گشتگیری ناڕوون جواب نەداتەوە هەرکێ لە حکومەت هەرکێ لە ئیدارەی سلێمانی هەرکێ لە ئیدارەی هەولێر هەرکێ لە وەزارەتی ئیدارایی ئەڵێ ئەم بەڵگە نامەوانیە ئەچینە هەر کەناڵێک کە خۆیان یانەوێ بە شێوەی ڕاستەوخۆ بۆ ئەوەی بۆ خەڵکی بسەلمێنین کە چۆن دەست بەسەر داهاتی ئەم میلەتا گیراوە تەنانەت ئەو باج و ڕسوماتش کە لە خەڵکی وەرەگیرێ چی بەسەردێ دەبەن حەوت مانگە نرخی نەوت هەرچەند بێت کە بۆ نمونە مانگیش $70 بووە مانگی پێشوو $85 بووە هەر 350 میلیۆن دلار گەڕاوەتەوە خەزێنەی گشتی بۆ دابشکردنی موچە کە دەکاتە چەند کە دەکاتە $27 بۆ هەر بەرمیلێک و ئێستا نرخی نەوت بەرەبەرە بەرزتریشە بێت خراپتر لەمە چییە؟ خراپتر لەمە چییە؟ نەگەڕانەوەی داهاتی نەوتە داهاتی ناوخۆیە سلێمانی دەبێ 7 ملیار و نیو 7 ملیار و 500 میلیۆن دلار بداتە موچە هەولێر دەبێت 93 ملیار و نیو بدا بە موچە ئەم بڕەپارێش طبعاً هەر یەکێو بۆ ناوچەی خۆیەتیوە بۆ موچەی خۆشی دەرخانەکرێ بەڵام نایدەن بەڕێزان بە دیکۆمنت لە بەردەستمانە پار ساڵ ئەم کاتە مانگانە سلێمانی 161 ملیاری داوە بە موچە خێر ئێستا ناتوانێت 7 ملیار دینار بدا هەولێر پار ئەم کاتانە 213 ملیار دیناری داوە بۆ موچە لە داهاتی ناوخۆ هەولێر و دۆک خێر ئێستا ناتوانێت 93 ملیار بدا ئەوەی خراپە ئەمەیە ئەوەی خراپە ئەم دوو ئیدارەی و بێ ئیدارێ طبعاً مامۆسایان لە هەولێر و دۆک موچەیان وەرگرتووە لە سلێمانی بەشێکی مامۆسای ڕاپەڕین یا سنووری کفری هەڵەبجێکیوە موچەی وەرنەگرتووە ئەڵێم بۆ نایدەنە موچە ئەڵێ وەڵا ئەم بەشەی ئەبێ لە داهاتی ناوخۆ خۆی بێ سلێمانی ئەڵێ وەڵا هیچ داهاتێکمان نییە هیمانیەک ئەی داهاتی مانگیەک چی لێ هاتووە لە هەولێرەوە 25 ملیار دینار قەرز کراوە بۆ ئەوەی ببرێ بۆ سلێمانی موچە بدرێ ئەم قەرزە تاکەی تا ئەوەی پارەکەی بەغدایەت لە پارەکەی بەغدا حسابی سلێمانی 86 ملیار دینارە لەم 86 ملیار دینارە بێ 25 قەرزداتە هەولێر دوای دیسانەوە کێشە بۆ موچەی خانەنشینی دابەش بێ بۆیە ئەمە دەست بە سەراگرتنیەکی ڕوونی داهاتە دیکۆمنتی ترێ خەمە ڕوو دیکۆمنتی ترێ خەمە ڕوو کاگالی تۆ باسی ڕاشکاویەکە باتەواو باوکە باتەواو بم برا مانگی 12 داهاتی ناوخۆی سلێمانی 180 ملیار دینار بووە 180 ملیار بەس شەش شوێنە سەرەکیەکە 160 ملیار بووە بەس باشماخ و پەرێزخان 50 ملیار بووە کارەباش 73 ملیار بووە لەم 180 ملیار دینارە هەفتای دراوە بە موچە سەدودەکەی تریکوان نییە پارەی زبڵیشی لێ نادرێ پارەی خاشاکیشی لێ نادرێ هەرچی پرۆژەشەوە ساوە 110 ملیار دینار 110 نە 100 نە 90 چی لێ هاتەم پارێ داهاتی مانگی پێشووی سلێمانی تا ئەم ساتەی ئێمە قسەیەکەین دیار نییە هیچ ئەو هەموو ڕسومات و باجوشتە وەکوەڵێم بۆیە موچەی بەشێکی مامۆسا نەدراوە بێ لەو داهاتە بێت داهاتی هەولێر و دووەک مانگی 12 نزیکەی 220 ملیار بووە سلێمانی 180 ئەم 220 برایم خەلیل و حاجی ئۆمەران تەنیا 110 ملیار بووە داهاتی ناوخۆ نزیکەی 400 ملیار بووە لە مانگی 12 160 دراوە بە موچە ئەوەکەی تری چی لێ هەرچی پرۆژەیە وەساوە هەرچی پرۆژەیە سەرۆکی حکومەت و جێگرەکەی ئێوە ئفتیتاحتان کردووە لە ڕانیە لە گەرمیان لە هەڵەبجە لەکوێ کردانە دەستکەوت هەمووی وەساوە بۆ هەموو ڕۆژە منە مشکیلەم هەیە وەزارت بۆ وەزارت بە دوواچوونەکەم ئاوی دەربەنی خان بۆ نەکرا پرۆژەکەی چەمچە ئەڵەن کاکە تەواو بۆ ئەمر بسەرف کراوە لەکوێ وەڵا پارەکە بێ لە داهاتی ناوخۆی سلێمان بێوان شەڵێن داهات نییە پرۆژە وەسا دەرمان ناکڕێ 3 مانگە پارەی زبڵ خاشاک نەدراوە چی لێ هاتەم داهات دوو ئیدارەی سەری هەردوو ئیدارەکەی خوا ئێستا من پێتەڵێم دوو ئیدارەکە ئەوە نە 100% 25 ملیار دیناری موچەی مامۆسایانی سلێمانی تاوکاری بدرێ هەولێر بە قەرزەی داتێ نەکەوەی خەزێنەیەکمانە بێ خەزێنەی حکومەت یاریێن بێ بۆ ئەوی پارەکە بێ بگەڕێتەوە بۆیە من شتێکی ترە پرسم ئەگەر ئێستا نەتوانن موچە بدەن کە ئەم هەموو باج و ڕسوماتە لە خەڵک زیاد کراوە نرخی نەوت بەرزە ئەوە پارەکەی بەغداژێ ئەیکەی ئەتوانن ئەیکەی کەواتە پلە بەرزکردنەوەکرێ بۆیە ئەم بابەتانە بابەتی مەترسیدارن ئەگەر وا بڕوە بەس لە گەرمیان 64 پرۆژە وەستاوە زۆر باشە کاگعەلی پێمان بڵێ باسان لەوە کرد کە ئەمە فەوقیە لووتکەی دەسەڵاتی لە پشتە دوو ئیدارەی حزبیە دوو ئیدارەی حزبیە لەم وڵاتە شتێک نییە ناوی مدیری بانک توانای دەست بەساکردنی ملیۆنێ دیناریشی نییە
لە هەردوو لە هەرچی ڕووەدا لووتکەی دەسەڵات بەرپرسە کە لەو لە هاوسەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتە لێرەش سەرۆکی حکوومەتە ئەگەر نا کەس هیچ نییە نە مۆزەف شتی بەدەسەدا زۆر خراپە کاکعلی زۆر قسەتانەسە کارەبا کردو ئێمە بەیانی ئەچینە وەزارەتی کارەبا بۆ بە دوواداچوون بۆ ئەو سی ئەمپێرەی کە ئەدرێ ئێمەش پێمان وایە بڕێکی زۆر زۆر بەڵام ئێستا گرفتەکە ئەم داهاتەیە بەڵێ بەڵێ بۆ ماڕووکەوە یعنی چی ئەو خەڵکی لە سلێمانی موچەوە دەگرێت مووسفی فەرمانبەری ئەمە حکومەتە نا ئەوەی کە هەیە کاکە دوو ئیدارێکە بەم شێوەی خواروێ حەزەکەم عەرزتاکە پارەی نەوت 350 ملیۆن دۆلارە ڕێژەی نەگۆڕ حەوت مانگە دابەشەکرێت 200 ملیارەکە 86 بۆ سلێمانیە 114 بۆ هەولێر و دوو ئیدارەی یەکەیە ئەوەی ئەمێنێتەوە داهاتی ناوخۆی سلێمانی بۆ تاواکردنی موچەی سلێمانی داهاتی ناوخۆی هەولێر بۆ تاواکردنی موچەی هەولێر واتە حەقیان نییە بەیەکەوە تۆ چییە بەی لای خۆ بیبە من حەقم چی خەڵکی سلێمانی سەرەکە لێرە چییە بەی بیبە هەموو پرۆژەکانی سلێمانی لە داهاتی سلێمانیە داهاتی سلێمانیە یەک پرۆژە ناکرێت کە ناکرێت حکومەت حەقی نییە کاکە شتێک نییە ناوی وەزارەتی دارایی بێ شتێک نییە ناوی حکومەت یێریان بێ من ئەمەی لێرە ئەیڵێم هەر کەسێک لە وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیران لە حەزب لە هەرکوێ دەرمانی سلێمانی بێ لە داهاتی سلێمانی بێ هەولێر و دۆک لە داهاتی خۆی هەموو شتێ تەنانەت ئەو دەرماڵی کە بەتەلەبەیە درێ ئەو دەرماڵی کە بەتەلەبەیە لە سا 43 لە داهاتی سلێمانی لە سا 57 لە داهاتی هەولێرە بێ خۆی بێ بۆیە ئەم دوو ئیدارەیە مەترسیدارە مەسەلەن بۆ نمونە ئێستا لەوانەیە حملەیە لەسەر من دەست پێ بکە بابەت دزیکردن لە سلێمانی لە داهاتی سلێمانی ڕەبتی نییە بە حکومەت و پارتیۆ بڵێ بۆ باسیەوە هەرکێ دزی لە سلێمانی بکە لە حکومەتی ناکە لە پارتی ناکە لە خەڵکی سلێمانیەکە ئەوە تا دەرمان نامێنێ زبڵ کۆ ناکرێت و خاش هەرکێش لە هەولێر و دۆکی بکە لە هەولێر و دۆکێکە ئەوەی پێشتر هێویدار پەرلەمانتارەیوت 15 تریلیۆن دینار فرۆشراوە لە ساڵی 2021 حکومەتی هەرێم پێنجی بۆ خۆی بووە دەی بۆ کۆمپانیاکان بووە لەسەر لە داهاتی نەوت ئەمە قاعیدەیە بەناقص 12 نەوتە فرۆشرێت لە 158 بۆ مەسارف فرۆشتووە تەفاسیلی زۆر زۆرە لە ئایندا باسیەکەین کێشەی کرێی بۆری ئەوە لە 42 ملیۆنی بەرمی فرۆشتووە بەڵێ ماهیانە 13 ملیۆن سلێمانی 145 داهاتی دەگەڕاندەوە بۆ حکومەتی هەرێم بە هەولێر کەس هیچ داهات سنتێ لە سلێمانیەوە نەهاتووە بۆ هەولێر سنتێکیش لە هەولێرەوە نەچووە بۆ یەک دیناریش نەگەڕاتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان سلێمانی داهاتەکە هەر لە سلێمانیە مەشاریعێ بکە هەر لە داهاتی سلێمانی خۆیەتی ئەو تاوکاری موچەی فەرمانبەرانە هەر لەوێتی دەرمانکردین هەر لە خۆیەتی پارەی خاشاک هەر لە خۆیەتی خواردنی سجن هەر لە خۆیەتی شتێک نییە ناوی گەڕانەوە و خەزێنەوە حکومەت و ئەمە من پێدام قەرزی داوە کاغەز حکومەتە شتێک نییە ناوی خەزێنەی یەکگرتووی حکومەتی هەندێک تاوانبارتەکەن بۆی هۆکاری دروستکردنی ئەزمەکانی طبعا ئەمە من لە خەڵکی کوردستانە پرم طبعا ئەوانەی خۆیان من نامەوێت جوابیان بەمەوە ئەوانەی خۆیان بەشێکن لەم سەفخە سەقیفەی کە لەسەر حسابی خەڵکی کوردستان بوون بە ملیۆن من لە خەڵکی کوردستانە پرسم من ئێستا ئەڵێم یەکێتی و پارتی دەستیان بەسەر داهاتە من هۆکاری موچەمیا ئەو بڕینی موچەی ئەوانەی دەستیان بەسەر هۆکارا کردووە من ئەموت قسەی من هاتە دی من ئەموت ئەم بەنزینە ژەهرە ئەم گازوایلە ژەهرە مۆلیدە فەحس ناکرێت ئەبێ فەحس کرێ نەتیجەکەی بە قسەم نەکرێسە هەموو ڕۆژێ لە خەسخانەی هیواد دەکەس بازەوە دەکەن حکومەتی عێراقی لە ڕێی حکومەتی عێراقی و لە مووسڵ و مەخمور بەزین بێ بۆ هەولێر بۆ بەس لەسەر وەسی هەیە طبعاً بابەتێکی تەفاسیلیە بۆ ئەوەی نرخی سوتەمەنی دابەزێ یەکێک لەو پێشنیارانەی کردومانە ئێمە ڕێگاکان بکرێتەوە بەداخەوەکو پێویستم ڕێگان ناکرێت سەر و کۆمار تا چەند دەوری هەبوو والله ئوستاس ململانەیەکی حزبیە و حکومەت حزبیتە ئارەشخوان چیەکەن هەرەوە گەندەڵی دەکرات دەبێت بەڵگە بکرێتە ڕوو ئێوە ڕۆژانە دەیان بەڵگە دەخەنە ڕوو ئیشی حکومەت و ئیشی دەسەڵات دوو ئیدارێ حزب حکومەکە حاکمی سلێمانی کاک پافڵە حاکمی هەولێری کاک مەسرورە ئیتر خۆب یعنی چی باسکەین پەرلەمانی کاکە من ئەڵەم هەزار بەڵگەت بوێنم کە داهاتە ئاوادا بەشەکرێ چییە بابێ هیچ مەسەلەیەوەی خاڵە سنووریەکان کە قاچاقچێتی دەکرا داگر بوون بەردەوام زیادی کردووە ئەزای چۆنە بەردەوامە من نازانم لەوانەیە شەوێ 200 بێ شەوێ 300 بێ سەوێ خۆ ناتوانانی بیش بێت دوای هەشتی تەموو زۆدایان بەردەوام قاچاقی بەردەوام ئوستازیان بەردەوامبوونی ئەو دۆخەوەیە ئەوەیە کە پیان وایە خەڵق قسە ناکە پیان وایە هەرچی حزبە بێدەنگی هەڵبژاردووە ئەگەر نا چی هەیە ئەمە قوبوڵکە نەوت بەم ئەندازە بەرز بێ باج و ڕسومات زیاد کرابێ داهاتیش نەگەڕێتەوە موچەش نەدرێ و پیان وایە خەڵکیش ڕازیە